بەناوی خۆی بەخشندە و مێرەبان ستاوتان لێ ببینەرانی عزیز و خۆشەویست من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بووبەوە لە بازاڕە دێرینەکەی شاری هەولێرم بازاڕی شێخەڵڵا ئەو بازاڕەی کە گۆڕانکاریەکی زۆری بەسەردا هاتووە لە چاو ساڵانی ڕابردوو ژیان بەردەوام لە گۆڕاندایە مرۆڤەکان بەردەوام لە گۆڕاندان کوردەواری دەڵێ دنیا هەروەکو خۆیتی بەڵام مرۆڤ گۆڕاوە بەڵام نەک تەنها هەر مرۆڤ گۆڕاوە ئێستا کە تامیان پرتەقاڵانش خۆ هەر گۆڕاوە تامی پرتەقاڵەکەی جارانی نییە و ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیان باسی گۆڕانەکەین بزانین چی نەوشتانەی کە لە دنیادا گۆڕاون و خۆ گۆڕانکاریەکان بەرەو ڕووی باشن یان بەرەو ڕووی خراپە ئەو گۆڕانکاریانەی کە لە ژیانی ئێمە سات بەسار ڕوویەدا و ڕوودەدا لە کۆمەلگای کوردی چی لێ کردووە لەگەڵمان بن بینەر و بیسەرمان بن تاوتوێ و بابەتانە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەین دەڵێن دنیا ڕۆژ بە ڕۆژە گۆڕێ ئەو گۆڕانکاریانە بەرەو ڕووی باشەیە یان بەرەو ڕووی خراپەیە والله زۆری بەلایانی خراپەیە هەتا ئێستا بەرەو خراپە چووە هیچ بەرەو باشەیشتیدا نییە هۆی چییە خۆیەکەی ئەوەیە ئیمانمان زایب بووە برادراتی دۆستاتی نیمایە هەم بوویتە مادی سیرەکەی برایە یا خوشکە لە یەک دایک و باوکن بەس مۆزوعی تەلەفۆنە ئیتر هیچ ئیمڕۆ خەڵک زیاد خۆی داوەتە مادەکە باشترین میلەتی کورد بوو بە ئەخلاق بەس هیچی هەموو ڕۆی دەبی ئەگال لە خۆی دەنا خەسەرە دنیا والآخرە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ دەبێ هەموو ڕۆژێک شتێک لە ژیانە بگۆڕی و شتێک لە ژیان فێربی بە تەمەنی خۆت لەوانەیە گۆڕانکاری زۆر بینیوێ زۆر شت گۆڕانکاری کرابێ ئەو گۆڕانکاریانەی بە بەردەوامی یەکرێ گۆڕانکارین بەرەو باشە یان بەرەو خراپە پێشەچی بە خێرەتتان دەکەم وەڵی گۆڕانکاری ئێستا کە زۆر بەرەو خراپە دەڕوە زۆر پێشتری خەڵک داتە بازاری بە زرکەچی جوان ڕێک بە تایبەتی ئافرەتەکان دەرێن زرکەچی ڕێک و پێک جوان ئێستا تەمەشا دەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپە دەچی بەس ئەمە ناوی ڕەشبین بین دەبی دایمان گەشبین بین پێغەمبەر ساسم دەفەرمێ ئەگەر ئەو ڕۆژوەچی دوونێ بوو پێویستی بیگۆڕی بەس ئیمە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبی هەموو ڕۆژە خراپتر دەبی هۆی چییە خۆیەکەی ئەوەیە ئیمانمان زایی بووە بە ئاممان بڕۆ لە ئەو ئەفلام و مەفلامانە ئەخلاقی کوردیان نێشت هەمیان تێکدا هیوادارم ئینشاڵڵا ئەو خەڵکە و بۆ بەخۆشمان کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر گۆڕانکاری خەڵکی تاکەی گۆڕانکاری بە تایبەتی ناوەکان نارم ئەو کەناڵانە وەکو شەیتانی وەن لە مارد بن هەر گونا تەمەشا ئەو کەنا هەندێک کەناڵەیە باوەڕ کە ناتوان لەگە خێزانی خۆ تەمەشا بکەیت چی زازەت و لەگەر ئەو مندار و ئەولاد و بووک و چیژی خۆ تەمەشا بکەیت ناتوانین ڕێزگرتن لە ناو کۆمەلگای ئێستا لە چاو پێشتر چۆنە گۆڕانکاری لە نێوان مرۆڤەکان ڕوویداوە لە ڕووی ڕێزگرتنەوە وەڵی بەعام زۆر گۆڕایە زۆر بەعام بەس ئەگەر ئەتوو باشە یعنی ئەگەر ئەتوو ئەوەی دینی خوا تەطبیق کرد حەدیسەکانی خوا پێغەمبەر سەلەم تەطبیق کرد هیچ مشکلت نییە بەخوا ئەفتا دەوڵەتیش بگۆڕێ ئەفتا تەلەڤزیۆنی شەبی 100 تەلەڤزیۆنی کەناڵی خراپی شەبی بەس ئەتوو لازمە مار و مداری خۆت تەربیەت دەی چ گۆڕانکاریە کرایە کە تۆ زۆر پێی یعنی دڵت پێتون بووە ئەنی چ گۆڕانکاریەکە بۆ شتێک گۆڕایەکە نەدەبووە ئەوە بگۆڕێ ئەنی بۆ نمونە ئیمانی خەڵک ئێستا لە گەرجارانی ڕابردوو ئەوە دڵتوندی کردووی کە خەڵک ئێستا کەمتر مولزەمە بەدینەوە باوەڕکە ئەنی زۆر ئافرەتی دەبینم تەمەشای دەکەم نەزانە نەفامە یعنی پرسی کۆت کردیە پانتۆڕەشی لە پێ کردیە ئەگەر بزانی سەعادەت لە دینی ئیسلامدایە بە حەیاتی لە ژیانی پرچی کۆت ناکە برۆی ناکە مخالفەتی غەیری شەرعی خوای ناکە یعنی تەمەشا دەکەم دەرمەوە نەزانە نەفامە باوەڕکە ئەگەر بزانین تێبگە بە حەیاتی سفۆر نابێت والله ئێستا بارە بۆ کەرەنتینەی بەهۆی کۆڕۆناوە تقریبان سیلێ ڕەحم نما ئەوە تەسیرێکی سلبی هەیە لەسەر کۆمەلگا ئەگەر لە حاڵەتەش کۆڕۆناژ نەمینێ
خەڵک ئەوەی دەکاتە حجەتێک لەوەی سیلەی ڕەحم بەجێ نەگەینی. کۆڕۆنا ئەوەی گۆڕی سیلەی ڕەحمی کەم کردەوە. سیلەی ڕەحمی کەم کردەوە لە بۆ زۆر کەسان کە ئەوانەی کە حەز ناکەن سیلەی ڕەحم بەجێ بگەین دەبیتە حجەتێک لەوەیان کە نەیانەوێ سیلەی ڕەحم بەجێ بگەین. ئەوە تەسیرێکی سلبی هەبوو. بەڵێ گۆڕانکاریانی کار ڕوودەدا لە کۆمەلگای ئێمە وردە دەڵێن کۆمەلگا بەرە و پێش دەچی و گۆڕانکاری ڕوودا. گۆڕانکاریەکان زیاتر بەلایەنی باشیان لایەنی خراپەن زۆریە. واللهی زۆری بەلایانی خراپەیە. تەلەڤیزیۆنەکان خاستن هەموو تەلەڤیزیۆنەکان هەندێک لە تەلەڤیزیۆنەکان بەڕاستی ئاراستەیەکی خراپ لە بۆ کۆمەلگا پیشان دەدەن. زیاتر بەرەو فەسایی دەبن بێ ئەوەی کەس هەر هەستیش پێ بکە. بەرنامەکانیان و حەلقەکانیان و زۆر شتی دیکە. لە ماڵی وردە دەگۆڕێن بەرەو خراپی بەبێ ئاگاشمان لێوی. بەڵێ سەد دەگۆڕێ بەبێ ئەوەی کە هەستیش پێ بکەیت. تۆ چەند ساڵ دەبی لە بازاڕێ؟ واللهی 30 ساریش دەبێت. ئێستا کە خوشکان و دایکانمان زۆریان بێرەدا دەڕۆن. لە جلوبەرجیان چی گۆڕاوە لە چاو ئەگەر 15 ساڵ بەر لە ئێستا حساب 20 تا پێش ئێستا ئەگە ئافرەتێک پانتۆڵی لە بەردابایە لە بیرم بوو 20 تا پێش ئێستا تەماتەیان تێگرت و من لەگەر تەماتەوە بەشاندن نیمە لە هیچ کەسەشی بدرێ چونکە ئەو شتات لەوی بە نسیحەت و بە ئامۆژگاری بهین ئێستا ڕێ ڕاست ئەم لەگەوەی دانیمە ئیهانە بە کەس بکرێ بەڵام بەخۆم بە چاوی خۆم دیتم عارەبانچەکان بە تەماتە لێیاندا ئێستا ئەگە پانتۆڵ ئەلو بازار بەخۆم بە چاوی خۆتم ئێستا ئەگە پانتۆی لە بەدانە بهێر ئێستا بیش لێ ناکرێ. ئافرەتەکان پێشتر یعنیگە 5 ساڵ بەر لە ئێستا نیوەی ساڵی کە تۆ کارت لێرە کردووە ئافرەتەکان بە شێوێک داهاتنە بازار چیان لەبەر بوو هەموو جلچی باشیان لەبەردا بوو عبایان لەبەردا بوو حیجابیان لەبەردا بوو جلچی باشیان لەبەردا بوو ئێستا ئەو جلکە نەمایە ئێستا وای لێ هاتیە داک باب دەرەقەت منداڵی خۆی نایە منداڵی لە دەستی چوتە دەرێ زۆر داک و بابیش هەیە شەرمیان بە وەستعەکەیە کە منداڵەکانیان تێکەوتینە بەڵام دەرەقەتی نایە بە هیچ نەواشی نازانێت و ڕفتاری لەگە چاوی خۆت دیتە بەڵێ ئەو هەنجینانە ئێستا کە تامی لەگەر تامی قەدیم فەرقی هەیە هەدی کوارێ وڵا فەرقیە دەڵێن هەموو شت گۆڕایە بەرێ ژیان گۆڕایە خەڵک گۆڕایە هەنجینیش گۆڕایان نا هەنجینیش گۆڕایە هەنجینیش گۆڕایە ئارێوە هەنجینی جاران باشتر بوویان هەنجینی ئێستا وەڵا هەنجی جاران باشتر ئەوە حاجە عمرانە لەوێ پەرۆدە دەکرێت لێرە پەروەردە لەوێ شەکلی دەرێتی خەڵک فێڵی لەوەژەکە ئارێوە بزان چی دەوێت نای پیستە دەبەیە ئەوە چییە مامە ئەوە ژاژی پێ دەرێت ژیانە گۆڕێ خەڵکە گۆڕێ ئەو گۆڕانکاریانەیە کرێ خەڵک بەرەو ڕووی باشە دەڕوایان بەرەو ڕووی خراپە زیاتر وەڵا بەرەو ڕووی خراپە ئارێوە چ شتێکەیە کە گۆڕایە تو زۆر دڵت پێتون دەیانی ئایدا بەناشخوێنارم چنە گۆڕایە بەس خوا لە حەدی خۆیتی لە ئەوەی خۆی دێنا بەشەرێکە بەش گۆڕایە نەگۆڕایە جاران کە چەند ساڵە بێ لە بازاری باوڕیمایە کورە بە شاز ڕاستی نەما گەر بە ڕاستی برێ خەڵک لە دینە زەعیف ئادی بەس پارە دنیای پارە ئارێ بەخوا دنیا پارێ پارە دۆ مسکەوی حرامە حەرارە گوێی لێ نییە جاران ئەو هابوو مامە ناوەڵڵا کە جاران هاتی بازار چت لە بازار دەبینی ئەو خەڵکانە دەبینی بۆ جلوبەرگانە ئێستا هەنا جاران هەمووی پۆشاک بوو هەمووی عەبا عەبا بوو پۆشاک بوو سەفێ لەسەری بوو ئەلانە وەسفی ناکرێ پێی ناوێ وەسفی بکەین تۆ کار چیە بەڕای تۆ وەسفکردنیش واللهی ئەزانی چیا دوورکەوتنەوە لە دین دوورکەوتنەوە لە دی حکم و عەدالەت حکم و عەدالەت نەمایە خەلاسە بڕێت دەست خۆش بێ ئارێوە پایگۆری ئینشەڵا بمان پارێز بەتەمای خۆی بەتەمای خۆی واللهی ئێمە بپارێزێ بەڕاستی واللهی هەر کەس مەسوولی نەفسی خۆیە ئەتوو دەبی بە خۆت نەفسی خۆت پارێزی لەنا کەس نایە ئەتوو ئەوە بکە بە نسحەتت کە چگوتی بەرەڵڵایە ئینسان دەبێت لە ئێستا زۆر ئاگایە خۆی ئارێ واللهی دەبی ئاگات لە خۆی دەنا خەسەرە دنیا والآخرە پێشانەکە بە چیمیایی و بەو ئەوانە نەبوو یعنی برەنە بە ئەتیادی بوو ئێستاکەەوەی برێ بە چیمیایی ئەو لە بەڕادی ئەو لە بە ئەوانەیە ئینکامیش گۆڕایە طبعا بەرێ دەڵێن دنیا گۆڕایە دنیاونەی کە گۆڕایە وەندەی دیتیت بەرەو باشە مەبەستم خەڵک گۆڕایە بەرەو باشە گۆڕایان بەرەو خراپە خەڵک بەخوای طبعا پێشان باشتر بووە خەرک دری ساف وە لەگەر یەک پێشانەکان مەسەلەن خەرک ئەوها لەگەر یەک خراپ نەبووە طبعا ئەوها نەبووە
دیندارتر بوو لە ئێستا بەێ خەرک پێشان دیندارتر بوو خەرک لەگە یەک باشتر بوو خزماتی هەبوو جیران سقی بە جیرانی دەکرد وا بیان نا ئێستا کە ئەوە نەمایە شتانە هەمووی گۆڕایە بەێ ئەو گۆڕانکاریانش زیاتر بەرەو ڕووی خراپەن بەێ چەند ساڵە لە بازاڕیش دەکەێت و وەڵام من شراف سارە ئەفساری کە دیتیتت خەڵکەکە جلوبەرجی خەڵکەکەی جلوبەرجی ئافرەتان خوشکانمان دایکانمان گۆڕایە بەرەو چ ڕوێک ڕۆیشتی واللهی بەرەو خراپی ینی ئێستاکەمە بە لە بازاڕێنە زۆر جێ دەچین مەسەر جکەکان هەموو بە ڕووتی ینی ئەوەیە زۆر ئەوەی نییە ینی قەلبی ئەو ئافرەتێ داناپۆشی ینی ئەو ناکە جاران ئافرەتان جلوبەرگیان ئەو جلوبەرگیان لەبە دەکرد نەخێر دەرێن بۆ ماڵش لەبەریان نەدەکرد وایە بەڵێ چی بکەین بۆی کە خراپ نەبین بۆی کە گۆڕانکاری خراپمان بەسەر نێ بەڕای تۆ چی بکەین بەخوای چی بکەین باشە هەموو خەرک پێکەوە باش دەڵێن دنیا ڕۆژ بە ڕۆژە گۆڕێ ئەو گۆڕانکاریانە بەرەو ڕووی باشەیە ئەم بەرەو ڕووی خراپەیە والله زۆری بەلایانی خراپەیە هەتا ئێستا بەرەو خراپە چووە هیچ بەرەو باشەیشتیدا نییە خۆی چییە خۆیەکەی ئەوەیە ئیمانمان زایب بووە برادراتی دۆستاتی نیمایە هەم بوویتە مادی سیرەکەی برایە یا خوشکە لە یەک دایک و باوکن بەس مۆزوعی تەلەفۆنە ئیتر هیچ ئیمڕۆ خەڵک زیاد خۆی داوەتە مادەکە باشترین میلەتی کورد بوو بە ئەخلاق بەس هیچی هەموو ڕۆی دەبی ئەگال لە خۆی دەنا خەسەرە دنیا والآخرە دەڵێن ئێستا کە ڕۆژ بە ڕۆژ دنیا گۆڕێ گۆڕانکاریەکان بەرەو ڕووی باشیان بەرەو ڕووی خراپەیە بەخۆی بەرەو ڕووی خراپ بەرە دەڕوا بەرە ڕووی خراپە دەڕوا سێ ڕۆم نمایە برادراتی دۆستاتی نیمایە هەم بوویتە مادی دنیا بەرەو مادیەت دەڕوا باش ئەو گۆڕانکاریانە چین کە تو بە ژیانی خۆت دیتیتە دیانی کە گۆڕانکاریەکان لە ئیسان ڕوویدای گۆڕانکاری چ شتێک زۆر گۆڕایە ئەوەی کە لە کنەت و جێگای سەرنجە بەخوای سێ ڕۆم نمایە بازار ڕێستا کە گۆڕایە نەگۆڕایە لەو دوای نرخی $2 لای ئێمە بەرز بۆتەوە زۆر گۆڕایە بازار نمایە وەچ پێشتر نیمایە بازارش کەس بووە بەڵێ بۆ ماوەش بازارش گۆڕایە بەڵێ گۆڕایە شتە گۆڕایە لە ژیان باش ئەو برای دووسێ قسا بکەم کاکە چۆنی دەڵێن دنیا ڕۆژ بە ڕۆژە گۆڕێ ئەو گۆڕانکاریانە بەرەو ڕووی باشەیە ئەم بەرەو ڕووی خراپەیە قورئانەوە بەس خوای گەورە دەزانی ینی کەس ئەوەی تێرانێ برێ باش دەبی خراپ دەبی جاران ڕێزگرتو چۆن بوو وڵا باش بوو قەدیم باشتر بوو بەس ئێستا گەورە و گچکایەتی نمایە جاران جلوبەرگی ئافرەت چۆن بوو وڵی ئەم بەخۆم قەدیم لە دەراخانەی بوو ژنم نەدەدی بێتە بازار عنی بەشمەکەچی هالا ئاسایی هەمووی عبای لە هەمووی ئارێوە ئێستاکە وڵای ئێستا کەرشی بڕای عنی ئەو پێشان نییە هەر کەسێک دەکەیتەوە سەر ڕێی خۆی جاران ئەو درامایان هەبوو لە ناو کۆمەلگاکە ئێستا پەخشەکرێت ناوڵاو درامای قەدیمە بوو ئەو فلیمە سلێمانیەکانیان داویشت ئەو قەدیمەکان درامای بۆوان خراپ بوو نانە باش لەوانی ئێستا باشتر باشە پێم بڵێ جاران سیلێ ڕەحم چۆن بوو وڵا باش ئەدی ئێستا وڵای ئێستا کەم بوو ئێستا برا لەگە برای باش نییە عنی کەس جاران ڕوو لە دین چۆن بوو خەڵک ڕووی لە دین بوویانمە ئەویش باش بوو بەس ئێستا کەم بوو ینی ئەوانەی کە باسمان کردوانە هەمووی گۆڕاوە هەموو گۆڕای هەمووشی بەرەو کەمی ڕۆ ئارێوە لە دنیاکەشەوە چی خۆیتی کەواتە کوێ گۆڕایە ئینسانە ئینسانەکان گۆڕایەوە بۆی دەبێت ئینسان چۆن ناگەی لە خۆی بۆی کە نەگۆڕێ بەرەو خراپی نەڕۆ بەخوای دەکەێتەوە سەر بە کابراایە شخصەکەی خۆی ئێستا کابرا هەتاارێ قسەی لەو کەبرێ و هابە هەر وەچی بە عاقری خۆی کرد هەر بە عاقری خۆی دەکەم وە باشترین شت چیە کە ئینسان دەستی پێوە بگرێ یعنی کو دینت لا گرینگە کە ئینسان هەل هەر بار و ژروفێک کابێ دەست بە دینەوە بگرێت دینەکە تابدێ بکەن و عالەمەکە فەڕێی بکاتن کەس دەرن ناکە سوها بەرە باشە ناتیسۆ لە بۆ ئەوەی وەرەقە دابەزە موچە بە ناسایی دەدرێتن بەر پسەکان یەکێ یەک کۆمەرە پەنا دیواریان هەیە پەنا دیوارەکان داوام پێ ناکەن زەتی جەسە خەڵک دەکەن موچەی خەڵک قوتی خەڵک دەبڕن خراپتر دەبێت وڵا هیچ چ بەرە و وەزعکە بەرە باشە ئەوەی ئەوان دەنێت چاکسازی دەکرد چاکسازی حالە نییە ئەتو ئی خۆت بێلەوە ئی خەچیش بەر بڕ بکەی ینی گۆڕانکاریەکانی کە تو دەیدینی ڕۆژانە دەکرێت ینی دەڵێن فلان بەرپرسە گۆڕا فلان وەزیرە گۆڕا و گۆڕانکاریانە بەڕای تو باشە ینی چ ئەوان دەیگۆڕن ئەوەی ئەوان دەکەن معنی چ هەگۆڕانی کەسە چۆ حالە نییە لە بە ئەوەی
خەڵک گۆڕایە ئێستاکە سیلێ ڕحم کەم بووە قناعەت کەم بووە ئەرێ قەنەعات خەو سرێخەنە کەم بووە دوای لەبەر ئەوە خی گەورە بارانیشی کەم کردووە بەڵە دیارە هاوڵاتیان بازەکەن گۆڕانکاریەکان زۆر بوونە لە ژیان بازاڕی شەخەڵا گۆڕاوە و تەماتەکانیش تامی جارانی نەماوە و هەرچی شت هەیە لە ژیانمان هەمووی گۆڕاوە بەڵام زۆرێک لەو شتانی کە گۆڕاون هاوڵاتیان و هاوکات خەڵکی شاریە و لێر باسیەوە کەن گۆڕانکاریەکان لەو ڕوانگەن کە خەڵک لە دین دوورکەوتۆتەوە ئەگەر بێت و خەڵک بگەڕێتەوە لای دین و دووبارە ڕوو لە مزگەوتەکان بکات و گوێبیست ینی گوێڕایەڵی وتەکانی مامۆسایانی ئاینی بێ ئەو گۆڕانکاریە خراپانەی کە هەیە هەمووی بەرەو ڕووی باشە دەچێت و کۆمەلگامان دەبێتە کۆمەلگایەکی ئیسلاح من دەسمە لای ناوبڕێکی کورد دەگەڕێمەوە لای ئێوە عزیز و خۆشەویست و لە ناو بازاڕی شێخەڵا بەردەوام دەبم بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دووە ناوبڕە کورتە بە ئێوە عزیز و خۆشەویست شاد بوومەوە من هە لە نێو بازاڕی شێخەڵای شاری هەولێرم و دەمەوێت لەگەڵ هاوڵاتیان بەردەوام بم بزانین شتێک لە ژیانیەوان گۆڕاوە کە ئەوان زۆر پێی دڵتون بوون گۆڕانکاریەکانمان تا چەند بەرەو ڕووی باشن لەگەڵەوان بەردەوام دەم و ئێوەش بینەرمان دەڵێن دنیا ڕۆژ بە ڕۆژە گۆڕێ ئەو گۆڕانکاریانە بەرەو ڕووی باشەیە یان بەرەو ڕووی خراپەیە والله زۆری بەلایانی خراپەیە تا ئێستا بەرەو خراپە چووە هیچ بەرەو باشەیشتیدا نییە هۆی چییە خۆیەکەی ئەوەیە ئیمانمان زایب بووە برادراتی دۆستاتی نمایە هەم بوویتە مادی سیرەکەی برایە یا خوشکە لە یەک دایک و باوکن بەس مۆزوعی تەلەفۆنە ئیتر هیچ ئیمڕۆ خەڵک زیاد خۆی داوەتە مادەکە باشترین میلەتی کورد بوو بە ئەخلاق بەس هیچی هەموو ڕۆی دەبی ئاگال لە خۆی دەنا خەسەرە الدنيا والآخرة چینە و شتانەی کە لە ژیان گۆڕاون ئەخۆ ئینسانەکان گۆڕاون یان دنیا گۆڕاوە بەحەقەت ئێستا دنیاکار دنیاکەی جارانە هەر شەوە ڕۆژەکەی جارانە بەڵام ئەوەی کە گۆڕاوە ئینسانەکانن ئینسانەکانش بەپێی کاتە گۆڕێ عنی بەپێی قۆناغ تۆ سەرەتاکە لە سەرەتای مێژووە ئینسان کۆمەڵە گۆڕانکانی ڕوویداوە لە سیفت لە ژیانی دابێت لە ڕەفتاری دابێت لە بنیەی کۆمەڵایەتەکەی دابێت لەگەڵ هاتنی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵە گۆڕانکاری لە دنیا ڕوویدا لە ژیان ڕوویدا ئەو کات گۆڕانکاریەکان بەڕای تۆ بەرەو چی بوون بەرەو باشە بوون بەڵێ ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هات ئینسان لە جاهیلیەتدا بوو کە ئافرەتیان زیندە بە چاڵە کرد یعنی ڕێزگرتن نەبوو لە نێوانیاندا کۆی لەداری هەبوو بەڵام کە پێغەمبەر هات صلی الله علیه وسلم تەواوی ئەمانەی گۆڕی یعنی زیندە بە چاڵکردنی ئافتەرە نەما کۆی لە نەما واتە دنیاکە بەرەو باشتر ڕۆی ژیانی ئێمە دنیای ئێمە ئێستای دنیای کوردەواری کوردستانی خۆمان لە باشیەکانە ئاوا بەرەو ڕووی باشەیە یان بەرەو ڕووی خراپەیە حقت لانی باشی و خراپەکەی هەیە چونچی ئێمە کۆمەلگای کوردی کۆمەلگاکە کراوەتەوە بە ڕووی دەرەوە یعنی وەکو پێشتر نییە بڵێ کۆمەلگایەکی داخراو بێت لە چوارچێوەیەکدا بێت ئێستا کۆمەلگات و تەلەڤیزیۆن دەیە ڕۆڵی هەیە ئینتەرنێتە ڕۆڵی هەیە ینی بە حقت کەناڵەکانی ڕاگەیان ڕۆڵێکی بەرچاویان هەیە زیاتر بەدەستی خۆشمانە کە تۆ باشەکەی هەڵەبژێری یاخود خراپەکە هەردووکی هەیە هەردووکی هەیە ئێستا بە هەردووکی بە ئاسانیش بەدەست دێت ئەو گۆڕانکاریانەی لە ماوەی ڕابردوو لە ژیانی ئێمە ڕوویداوە گۆڕانکاری بەرەو ڕووی باشە بوو یان بەرەو ڕووی خراپە بە حقت ئێستا ڕوو لە خراپەکە زیاترە تا لە باشەکە چی بکەین بۆی کە خراپ نەبی چی بکەین ینی چۆن خۆمان بپارێزین عنی لەکوێ دەکەوێتەوە سەرتاک من خۆم دەتوانم باشێکاڵ بژێرم یا خۆم بەلای باشەدا بەرم یا بەلای خراپە دەستگرتن بە دین تاسەم بەرەو ڕووی باشە دەبا ئەکەیت دەستگرتن بە دینەوە دەستگرتن بە بەها کۆمەڵایەتیەکانەوە دابوونەریتی کوردی ڕەسەنەکان حقت بەرەو باشەکەتەوە بەڵام کە تۆ دوورکەوتیەوە لەوانە و تاقلیتی ئەوروپات کردەوە و هەموو شتێکی ئەوێ وەرگرت لایەنە باشەکەی بە ئەکیید وەرگرا بەڵام خراپەکەی تۆ مێنە تۆ ١٩٠ کۆمەلگای کوردی ئێستا لە ڕاگەیانەکان تەنها شتە خراپەکان وەرەگرن شتە باشەکە وەرناگرن وەڵی ئەو خەڵکی ئیمڕۆ گازانی چۆنە لە ڕووی هەموو شتێک و خەڵک گۆڕانکاری بەسەر هاتووە لە ڕووی دینەوە لە ڕووی چاکەوە لە ڕووی پیاوەتیەوە لە ڕووی کەسابەتەوە لە ڕووی هەموو شتەکانەوە گۆڕانکاری زۆر دنیا گۆڕاویان خەڵک گۆڕاوە خەڵکەکە هۆکار چیەکەم خەڵکەیە گۆڕێ بەڕای تۆ هۆکار چییە وەڵی هۆکار زۆرە هۆکارەکان زۆرە گۆڕانکاریەکان بەرەو ڕووی باشن یان بەرەو ڕووی خراپەن زیاتر وەڵی بەرەو باشە نییە شتێک هەبووە کە ئێستا گۆڕاوە تۆ دڵ پێتون بووە جاران سیلێ ڕەحم چۆن بوو ئێستا چۆنە سیلێ ڕەحم جاران زۆر زۆر بوو بەرزستانە سیرەکەی برایە یا خوشکە لە یەک دایک و باوکن بەس مۆزوعی تەلەفۆنە ئیتر
هیچ ئیمڕۆ خەڵک زیاد خۆی داوەتە مادەکە ئارەوە مادێک لە کارەکان بکە ژیانی گۆڕی ئێمڕۆ خەڵک هەمووی ئەکسەرێتی سەتانەوەتی مادێ هاتنە نێو کەلتوری ئۆروپا بۆ ناو کۆمەلگایۆمە ئەو ڕاگەیانانە تاسن ژیانیان گۆڕی زۆر تەسیری هەیە زۆر زۆری سیری نێگەتیڤیان پۆزەتیڤ نەگەتیڤ چی بکەین بۆی کە ئێمە بەر ئەو شاڵاوی گۆڕانە خراپە نەکەوین چی لە خۆمان بکەین وەڵی ئەو خەڵکە بڵین ئەبێ بگەڕێتەوە سەر دابوونەریتی قەدیم نەگەڕێتەوە زیاتر خەڵکەکە گۆڕانکاری بەسەر بێ چنێکە لەم بازاڕە ئیشەکەیان ئیشەکەی بەگشتی من تقریبی 25 ساڵە باڵێ لە 25 ساڵە لە ڕووی جلوبەرگەوە لە خوشکان و ئافرەتان گۆڕانکاری چۆنی بەسەراتەوە جاران چۆن بوو ئێستا چۆن بوو جاران چیان لەبەرەکرد کاتنە بازار زۆر زۆر ئێستا تو سێرەکەی کابرا هەر ئەگەر بۆنەیە نەبێ مناسەبە نەبێت جلی کوردی هەر لەبەر ناکە سێرەکەی کابرا زیاتر ئیمڕۆکە بەلای دەستوری ئەوروپایە بە دەستوری خۆمان نیە ئەیسا خەڵگەنگە شتەکە ینی تو سێرەکەی من لەو بازارە سێرەکەم پێم عیبە بازە زۆر بە شانازیەوە لەبەرێکا هەڵسکەوتشی پێواکە تۆ لەم بازارڕای خەڵکی زۆرە بینی ڕۆژانە چەند کەسێک بینی چەند ئافرەتە بینی بە جلی کوردی چەند پیاوە بینی بە جلی کوردی پیاوان ئەبینی بەس ئافرەتان بە دەگمان ئەگەر پیرێژنەکان قەدیمەکە نابینی ئەوان نابینی دەگمان. چ شتێک لە ژیانی تو ئەنی بەچای خۆ دیتت گۆڕایە و درت پێ بتون بووە وڵاوزای هیچ شتێک وەچ خۆی نەمایە هەمووی گۆڕایە ئینسانەکانیش گۆڕاینە ئینسانەکان کە دەگۆڕێن بەرەو ڕووی باشە گۆڕانیان بەرەو ڕووی بەرەو خراپە وا دیارە یعنی هەمووی چ شتێک بە هەندێک نمونە باسی چ شتێک گۆڕاوە لە زەمانت ڕەحم نەمایە سیلێ ڕەحم نەمایە سەبر نەمایە بەڕێ سیلەی ڕەحمک خۆی ماوە ناوەڵە نەماوە ڕاستگۆی وەکو خۆی ماوە نەخێر ئێستا ڕازگۆ بوویتە درۆزن بوویتە ڕازگۆ لەو زەمان جلوبەرجی داپۆشراوی ئافرەتان ماوەکو خۆی ماوە نەخێر دینداری و چوونە مزگەوتی خەڵک بۆ خۆی ماوە نەخێری چی نەماوە خۆی شتێک کە دەکڕی لە بازار سیقەت هەیە و شتێک کە کابرا دەداتێ ئەسلی و بێکێشە بێ نەهاوڵە جاروێ دەشناسی دەرێ باشە دوای خراپ دەردەسی ڕێزگرتن وەکو خۆی ماوە نەخێر جاران ڕێزگرتن چۆن بوو جاران ڕێزگرتن فەرقی هەبوو ئینسان ئەمە گچکە بووین لە گچکەی یعنی ئەگەر یەکەش گەورەمان بیا شەرمان دەکرد قسەی لەگەر بکەین ئێستا ئەوە نەمایە گەورە و گچکاتی نەمایە نێوان خێزانەکان چۆنە ئێستاکە وەڵا زۆر خراپە لەو پڕی خراپیە بۆ هۆکارەوەی کە ڕێژەی تەلاقەوە بەرز بێتەوە بەڕای هۆکارەکە دیارە هەموو خەڵک دەزانی چێە باش چی بکەین بۆی ئەو گۆڕانکاری خراپانەی باسمان کرد ئەو گۆڕانکارانە بەسێ مەژدان چێگە لە ناخی خۆمان گۆڕانکاری نەکەین یعنی تو ئەمن ڕخنەی لە تو بگرم ئەگە بە خۆم لە تو خراپتر بم هیچم پێ ناکرێەوە نیە دەبی لە خۆم گۆڕانکاری دەست پێکەم لە خۆم چاکسازی بکەم ئەو جا باسی خەرجکە بکەم بە خەڵکەکی دەڵێ کە لە دین دوورکەوتەوە ئایا دوورکەوتنەوە لە دین یەک لە گۆڕانکاری خراپەکانی کە بەسەرمان داهاتیە بێگومان هەروەیە ئەمە گۆڕانکارانی بەسەرمان داهاتیە ینی پشتکردن لە دینیە بەڕای بالفعل هەمووی پشتکردنە لە دین ئەرێ وەڵڵا کورد بەرەو هەردێرە ڕوا ئیلاگە خوار ڕحمی پێ بکە شتێکی بێتە پێش بگەڕێتەوە گەداوە بەرەو هەردێرە ڕوا ئەو شتانە کە ئەوەیە ئەوە دەبینی مەسەڵەن ئەو هەموو نێرگلە خانەیە ئەو هەموو مەساجە ئەو هەموو بیرەخوانێ بندار و بار نەمای کاکار بڕۆ جێکی بزانام پێت ناکرێت نیوس عادی بچێ پاردەوە هەردارە چێ بینی کۆمەرێک وا بە شوشە و بەس بە ڕزمی لێ زاران ئەو هەڵ باشترین میلەتی کورد بوو بە ئەخلاق بەس هیچی هەموو ڕۆی شتێک هۆکار بوو کە وای لێ هات دوورکەوتنەوە لە دین هۆکار بوو دوورکەوتنەوە لە دینە ئەو هەموو سەد کەلار کاکە سەد کەلار ئیش دەکا بەس لە بۆ بێ ئەخلاقی ئەو میلەتێ سەد کەلار زیاتر ئیش دەکا کاریگەریشی کردیەوە لە بازارن دەبینن ئەتەرنێتە فەیسبووکە بەس ڕزمە چەند ساڵە لە بازاڕێک تۆ وەڵاوەتی بەبیرم دێ لێرمە خەڵک ئێستا ئەو جلوبەرگەی خەڵک ئێستا لە بەریەتی خوشکانمان برایانمان جارانیش بەو جلوبەرگان داهاتنە بازار وەڵا جاران نەک بەو جلوبەرگەی خۆی پێت سابوو لەسەرەوەی عەبای هەبوو ئەوەی زمانی مە تاس هەبوو تاس کورە سێ چاکراوی تاس بە زی وشتیوا بوو ئافرەتە لەسەر لەزات زۆر هەر نەدەدینا کورە خۆت سوبەر ئەگەر خزمەتی نزیکت نەبە هەر نەدا دو بە خێرات نێشکم داخوازیش کچانت بە خۆتی دەدەیت
وڵا ئێستا سفر تحتە سفر لە خوای گەورە ئەگەر ڕحمە چ پێ بکە ئەگەرنەوە لە دینی شابووە لە دنیاشە بە چکەلۆ لە دنیا بووە ئیش نەما کار نەما ژیان نەما ئیش ئەتو لەسەر بەحرەبی ئیشەکت بەدەست ناکردی یان باگلادێشە یا سووریا نێرانی هیچ نەما هەموو پێم بڵێ چۆنە ژیانە چابێتەوە چۆن ژێرە بەڵ بەخۆ یەک شتێ کە میلەت ڕوو لە خوای بوو تێگەیشتی ئەوە چا دەبی ئێستا پێکەوە گوێمان لە دەنجی بانگە بەرێ جاران کە گوێ لە دەنجی بانگە بوو هەمووی بەیەک جاری جوابی ئەداوە هەمووی جوابی ئەداوە بەڕێکت بەرەو دینی خوای الله ئەکبەر الله ئەکبەر ئەدی ئێستاکە ئێستا وەڵڵا برام خەرکەکەت هەموو بانگەدا هەزەکەی بازار چۆڵ بێت نەک چۆلبی هەمووی دری نەخۆشە در هەر ئەکسەرێت یا نوێژە زۆر گەنج وایە دەرم باشە دوکو ئەتوکو تەحمولەکەی نوێژێنەکەی دەرێ خەسەم بە ذاتی خوای گەنجی هەر نوێژێ ناکە شەیتان بەسەری دازان بوو وای گەورەمان پارێزی ئینشاڵڵا دەرگێ بە ڕەحمەت لەسەر دینەکەی خۆی ئیستیقامەمان پێ بدە تەواو ئەگەر لەسەر دینەکەی ئیستیقامەت نەبوو معناوێ فاتحە چلو بخوینە ئەدی کەسێک دیندار نەبوو کەواتە مردووە لەسەر الذي يذكر ربه والذي لا يذكر ربه كمثل الحي والميت هەوەی کە ذکری خۆیان کە مردی بەس هەست بەخۆ نەکردێ کابرا کە نوێژێ نەکا و قیبلەی نزانی ئەوە مردێ بەس هەست بێ نەکردێ تێگەیشت مشکلە ئەوەیە ئەتو لە دینی خۆی غافری وەچی سندانیشی گەیە وەرە بینە مزگەفتێ تەرقینی دە نوێژی کاکە بەخۆیەوە پێویستی پێ نەبوو ئەمە چی لێ بکەم کاکە ئەدی مشکلەکە لۆی ئامیر ئەزماعین خدای گەورە هیدایەتمامدا و بمانجێرتەوە سەر ڕێباز و منهەجی پێغەمبەری ئیسلام لە فکرێ خراپ و لەو فکرێتە ئەیمانێت کە ئێستا تێکەتینە خوای گەورە لە هەموو خراپ و خراپەکاری ئاخر زەمانمان پارێزی دەرگای ڕەحمەتیش لە کورد و کوردستان وەکە کوردستانیشمان بژێرتەوە سەر بەرەکەتی ڕەحمەتی و میهرەبانی و خۆی و لەژێ ئاڵای ئەو قورئانای پیرۆزێ حەشر و نەشیمان بکە ئینشاڵڵا لە ڕووی کەلتوری ئەمەوە ناگونجێت فیلمی تورکیا ئەڵقەی تورکیا پیشانی دەدات لەوانە لەوێ بگونجێ بۆ خەڵکی وێ بەس بۆ ئێمە ناگونجێ خەڵکیشی ڕوت و قوت زلکێکی ناشرین لەبەردا خۆ سەرم دەکە کە لە دیای دەدەشتێکە ئایلێ خۆدانێشی و تەماشاکێ بەڕاست بەسەر کۆمەلگایەمە هەبوو و فیلمانە بەڵێ زۆری شێ بووە کۆمەلگای چی لێ کردی وەڵاهی بەرەو خراپەی بردووە بەڵێ ژیانە گۆڕەیە یعنی هەموو ڕۆژە ژیان لە گۆڕاندایە لە کوردستان ژیان کە گۆڕێ بەرەو باشە چیان بەرەو خراپە تاسە بەرەو خراپە چووە هیچ بەرەو باشەی شتدا نییە شتێک کە گۆڕاوە زۆر دڵت پێی توم بووە زۆرت پێ ناخۆشەکە و شتە جوانە نەماوە بەخوای ئەنێ ئافرەت ڕوتوخوت بووە ئەوە خۆی زنی دڵتوندیا خەڵک لە ڕووی دینیەوە لە ڕووی ڕازگۆیەوە نەماوە لە ڕووی ڕەحم و بەزەی و ئاچۆکردن و سەردانکردن و لە دین دوور کەوتەتەوە تەواوی زۆریش هۆکارە بۆ گۆڕانکاریەکە تەبعاً ئەوەی لە دین لا بدات بەرەو خراپە دەڕوە بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو دەربارەی ئەو گۆڕانکاریانی کە لە ژیان ڕوویداوە بەداخۆ زۆرێک لەو گۆڕانکاریانی باوتەیەوان بێ زۆرێک لەو گۆڕانکاریانی کە لە ژیانی ئێمە ڕوویداوە گۆڕانکاری بوون بەرەو ڕووی خراپە و کەمیان بووە گۆڕانکاری بێ بەرەو پێشچوون و زیاتر نزیک بوونەوە لە خوای پەروەردیگار ئەڵقەی وزارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن سوپاسی هاوکارم و تەڵیب خۆشەوی دەکەم تاڵقەیەک تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.